ئێمە وەکو ستافی ئەندازیاری ماکس گروپ لەس لە سەرەتاوانەیە چەند ساڵێکە لە مەجای تەلارسازی و بیناسازیە کە خزمەتێکمان پێشکەش کردووە. سوپاس بەخوا ئاستەکەین کە جێدەستمان دیار بوو لە چەند ساڵی ڕابردووە. بەپێی ئەوەی کە لە سەرەتاوایمە دەستمان پێکردووە بە شێوەیەکی گشتی لە هەموو بوارەکانی تەلارسازی و ئەندازیاریە کە بیناسازیە کە کارمان کردووە، دیقەتمانە لە بواری دیزاین و ڕازاندنەوەی ناوماڵەکانە زیاتر پێویستیمان بەوەیە کە وردەکاری و باخێکی زیاتری پێبین هە لە سەرەتاوە. بۆیە وردە وردە ستافێکی دەستمان کرد بە دامەزرانی ستافێکی ئەندازیاری تایبەت کە کۆمەڵێک دیزاین و شێواز پێشکەش بکە کە خەڵکی لەمڕۆیە پێویستیان پێێتی بە ژێری ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی ڕۆژانە سەرقاڵن بەکار و هیلاکن ئەگەڕێنەوە ناوماڵەکان پێویستیان بە کەشێکی ئارامە لە ناوماڵەکان بۆ ئەوەی ئەو هیلاشی ماندووبوونی ڕۆژیان لەسەر هەڵگیرێت. بەم پێ دەستمان پێکرد سەرەتاوەکو دیزاین پێشکەشکردنی کۆمەڵێک دیزاین زانیمان کە خواستی لەسەر وردە وردە بەرەو خەڵک بەرەو ئەوواڕەکە ئەم مەجالە زیاتر بایەخی پێ برێت. ئێمەش بە پێوە زیاتر تیشکماستە سەر و بڵین زیاتر کارمان لەسەر کرد. تەواو بەنسبەتی ئەم کلایەنتەوانەکان دوێنێ هاتووە کاسانەتان بۆ کردو تەواو ئەوەی کەماوەتەوانێ با بڵێ ماوەدەکەم زان چی پێویستە بێ بۆی جاکەنەوانێ بەس بەڕای من ئەکرا لەم بینەیە ئەم دوو مەجالە گەر لەم ناولۆدا مەجال هەبێت تۆزە بڵاو بکرێتەوە. دوا بە دوای ئەمە دەستمان کرد بەوەی کە سێرمان کرد لە ناو بازاڕە زۆرێک لە کەرەستە بیناسازیانی کە هەن کۆمەڵێک کەرەستەی بیناسازی ترکە لە بەردەست نیە لە ناو بازاڕە. دەستمان کرد بە هاندانی هەم بازرگانەکان و هەمیش خۆشمان دەستمان کرد بە هاوردەکردن و دابینکردنی ئەم کەرەستە بیناسازیانە. کۆمەڵێک کەرەستەی بیناسازی براندمان دامەزران و هێنایە ناو کوردستانە وردە وردە و بەشێکمان بۆ جیا کردەوە بۆی زیاتر بتوانین فۆکەس بکەین لەسەر بواری ڕازاندنەوەی ناوماڵەکان و ناومانە ڤێرا دیکۆریشن. لەمەوە ڤێرا دیکۆریشن دامەزرا لەسەرەوە ساسی کە پێویستیەکە پێویستە زیاتر بایەخ بدرێت بە ناوماڵەکان. سوپاس بەخوا لە هەمان کاتی خەڵکی لەوە تێگەیشتون لەم ڕۆیە کە زیاتر بایەخ بە ناوماڵەکان بدرێت. ڤێرا دیکۆریشن پستافی ئەندازیاری تایبەتی خۆی بۆ دیزاین هەروەها کەرەستەی بیناسازی دابینەکە و هەروەها ستافی تایبەتی هەیە بۆ جێبەجێکردنی کارەکە. لە ئێستایا ڤێرا دیکۆریشن ڕۆژانە با بڵین کەرەستەی بیناسازی دابینەکە بۆ هەموو پرۆژە و خانووی ماڵان و دیزایانی جیاواز تایبەت کە هاوشانی دیزاین و ڕازاندنەوەی ناوماڵ بێت لە وڵاتانی کە پێشکەش بە هاوڵاتیانەکەین. وارووا ستافێکی جێبەجێکردنمان هەیە کە زۆر بە وردەکاری و بە دڵسۆزیەوە کار لەسەر پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریان ناکەین. لە سەرەتایە بڵین کە دەستمان کرد بە ئیشکردن زیاتر دیقەتی ئەومانەیە خەڵکی زیاتر احتیمامی بە ڕووکاری دەرەوەی بیناکانیان خۆی سەرەتا با بڵین زۆربەی فۆکەسیان بەزە سەر واجهەی بیناکان بوو. بەڵام وردە وردە بەپێی ئەوەی کە کۆمەڵێک دیزاینی عالەمی و کۆمەڵێک بەرنامەی عالەمی کە بواری دیکۆراتی ناوماڵی خستە پێش چاوی هەمووان لە ڕێی سۆشیال میدیاوە وردە وردە خەڵک ئەو فەهمەی بۆ دروست بوو کە زیاتر بایەقدان بە ناوەوە گرنگترەوە لە دەرەوە و ئێمەش وەکو ئەو ستافان دەستیانی کە لەم وڵاتەیە ئیشەکەین بە خۆشحاڵیەوە هەموو ستافە ئەندازیارەکان و نووسینگە ئەندازیارەکان کارێکی باشمان کرد لەسەرەوەی کە ئەم دیدگایە بگەین بە خەڵک کە دیزایانی ناوە گرنگترەوە لە ڕووکاری دەرەوە تۆشکە لە ناو ماڵەکەیە ژیت بەرکەوتن زیاترە لەگەڵ ناو ماڵەکەیە و ڕەنگانەوەی هەیە لەسەر دەرونی تۆ چکە تۆ لەناو ئەو جەوە
مرتاحە بیت ئارامتر ئەبی وەک لەوەی کە واجهەیەکی لە دەرەوە بۆ خەڵک بێت بۆ خۆت بێ باشترە. چەند گرنگیدان بە ناوماڵ دیکۆر کاریگەری لەسەر دەرونی کەسەکان هەیە لە ڕوانەوەی لاشی یان پێدانی کەشیشی ئارام تا چەند ئەم دیکۆری ناوەوە کە ئینسانە مرتاح بێ ئینسان هادر بێت بە دڵنیاییەوە هەرچەندە خۆی ئەو وەڵامانەوەی ئەو پرسیارە زیاتر ڕەبتە بەوانی کە ئینتیریر دیزاین ئیشەکەن ینی ئەندازیاری ئینتیریر دیزاین ئەوانە کە دیراسەیەکی دوور و درێژە قوڵ هەیە لەو مەجالەیە بە تەشید ڕنگانەوەیکی زۆری هەیە تەسیرێکی زۆری هەیە لەسەر دەرونی خەڵکی چونکە بەپی بەکارێنانی ڕەنگەکان بەپی تەنسیقی ڕەنگەکان بەپی بەکارێنانی ئەو کەرەستانی کە لە ناو ماڵەکانە بەکارێنێت ئەمانە ئەگەر قەرەباڵغ بێ ئەگەر ڕەنگە تۆخەکان بێت ئەمە شتێکە ئەگەر ڕەنگە هادیئەکان بێت کە ئێستا هەموو تەوەجوهات زیاتر بەرەو ئەوەیە ڕەنگی هادی و کۆمەڵێک کەرەستە بەکاربێنرێت کە تیژ نەبن بۆ ئەوەی دەرونی تۆ هێمن بکاتەوە زۆر تەسیری هەیە هەربێ ئەوەی خۆت هەستی پێ بکەی بە ئەشیدی ینی تەسیری هەیە لەسەر دەرونی ئینسان. ئەوەش مەجالێکی کەیە لە بواری هاوردەکردنی کەرەستەی بیناسازیە کە زۆربەی بازرگانەکانەوانی کە لەو مەجالە ئیشەکەن بەما تێپەڕن بە ئەکیدی ئەو موادانە کۆمەڵێکیان هەیە کە لە ڕووی کوالەتیەوانە کوالەتیان نزمە با بڵێ مەوادی ناهەندەسین چکە تۆ کاتێک کە مەوادێگەیەنیت بەکاری بێنین لە بیناسازیات چ مەوادی ناوە بێیان دەرەوە بیان هەر مەجالێشتری بێت کۆمەڵێک شروعی هەندەسی هەیە با بێت ئەم شروعانی تیا بێت ئەو موادانی کەیان بەشێکیان بەداخەوە کوالەتیان نزمە یان با بڵین بەو پێوەرانە دروست نەکراون هەندەسینین بۆ نمونە ئەوکو جەنابەت فەرمووت بۆنی ناخۆشی هەیە یان خوا نەخواستە لە کاتێکا کە ینی مساعیدە بووی ئاگر بگرێەوە گرتە شەنە پرسێنێ لە ناو ماڵەکەیە کە چەنەها ماڵ و شوقەل کە گڕ ئەگرێت بە بۆنەی ئەوەیە چکە گەر مەوادی هەندەسی بێ کۆمەڵک پێوەری تیا هەیە کە ئەو مەوادە ئەگەر گڕیش بگرێت ئەبێت تەشەنە سنایی با بڵین فلەیمە بڵ نەبێت عیبارەتیشی هەندەسیەکە بەکارێنرێت ینی کڵپە نەسێنێت مەوادەکە گڕ نەگرێت و تەشەنە نەکاو ماڵەکە بە تەواتی نەسووتێنێت لە شوێنی خۆی کوژێتەوە مەوادەکە یان بۆنی ناخۆشی ئەبێ یان هەنێ مەوادی تر هەیە کە باسەکەن بەداخۆ لەبەرەوەی لەوە چێت مختبەرەکانی ئێمە زۆر اختصاص نەبن یان لەو مەجالانەیە زۆر ورد نەبووبینێتەوە بۆنە بە گەرمی کە بەکارێنرێت ماڵەکە گەرمەکرێت پلەی گەرمی ماڵەکە بەرز بێتوانێت ئەویش کۆمەڵێک بۆن کۆمەڵێک موادی کیمیایی بڵاو کاتەوە کە تەسیری هەبێت لەسەر باڵین سیستمی هەناسەیانی ئینسانیان خوا نەخواستانێک مواد هەیە کە ئەڵەن تەنانەت بۆ مۆزوعی شێرپەنجەوانش خراپە ئەمانەش هەیە بەڵام لەو کاتەیە بڵین هەر کەسێک کە مواد هەواردە بکات موادی بیناسازی بەردەست بخات ینی زۆر ئاسانە کە لەگەڵ ئەو شەریکاتانەیە کۆمەڵێک شوێن هەیە کۆمەڵێک براند هەیە کە تۆمانە ئیشکی لەگەڵانە عالەمیان ئەم براندانە مەوادە نێرن بۆ وڵاتە پێشکەوتوەکانیش ئەگەر بە هەمان کوالەتی ئەوانە بینی دووری لەوانە هیچ کارێکی نابێ ئەو مەوادە. بەنسبەتی مەوادەکانەوانێ ئەمانە مەوادێکی براندێکی عالەمین باشە شەریکەی دۆریکن مەوادەکانمان بۆیەت بۆ کۆمەڵێک ئایتممان هەیە چەند ئایتمێکمان هەیە لەوانە توڵی کلاسیشیمان هەیە باشە ئەوانە پێوەترێت توڵی کلاسیکی ڤێرا و هەروەها کۆمەڵێک براند مەوادی تێرۆک و لوڤەرمان هەیە باشە و لوڤەر ئەمانە ڕووپۆشی دیوارن کە ئەمانن بەکارێنرێن ئەم توڵانش بە هەماشکەڵ چەند مۆدێلێکی جیاوازیان هەیە ئەم لوڤەرانش یان ڕووپۆشی دیوارەکان بە کوردی بڵین چەند مۆدێلیشان هەیە مۆدێلیشان هەیە تایبەتە کە بۆیاخەگرێت ئەمانە بۆیاخ کراون یا ئەمە بۆیاخ کراوە هەر ڕەنگێکت بێت ئەتوانی بۆیاخیگەی تەنانەت ئەمانە پێشتر بە مەوادی گەز دروستەکران ئێستا ئەم مەوادە ئەمە براندێکی عالەمیە مەوادە دابینەکات لە مەوادی تایبەتی دروست کراوە کە ئەوکووتمان بۆیاخەکرێ و با بڵێن دانانی ئاسانە زۆر ئاسانە یانی تەنانە خەڵکە خۆی تااقەتی هەیە بێتوانێت داینێت لە وەزنیشا زۆر سوکترێسە بۆ نەپارچەیە گەچ لەمەت پێ بێت قورسترە لەمەوە ئاوایشی لێ بکەی ئەشکیە مەوادە نابەرگی پیاکێشان نەگرێت ینی توڵ و تۆڵە زۆر
تایبەتمەندیشی ماوادە کە زۆر گرنگە بەلامەوە کە باسی بکەم ئەویشەوەیە بۆ ئەم دیکۆرت کردووە لەسەر ئەم دیوارە ئەمڕۆ ئەم دیوارە حەزەکەی دیکۆری شکی تیا بکەیت ڕێک ئەمەوە دەتوانین لێ بکەیتەوە بێ ئەوەی خەسار بێ و بە شێوازیشکە بە دیکۆریشی کە دیزاینیشکی بۆ بکەیتەوە بەکاری بێنیتەوە نفسی شتوانە سەرم دیوارە کردو پێشتر دیکۆریشکە بوو لامان برد و دیکۆرم تازەمان لەسەردانە بە نفسی مەوات ئەمەی شێکە لە تایبەت بەڵێ لەسەر دیوارەکە بڵێنەوە سیلیکۆنە کە وەکو هەر خۆی نایس خۆی سیلیکۆنیە مەوادەکە کە وەکو لاستیکێک وایە لێ بێتەوانێ باشە ڕەنگە گەر بۆیاق بێ بۆیاقەکە تۆزێک با بڵێن لێ بکاتەوە بەڵام ئەتوانین هەر بۆیاقی شکیتەوە دوای کە بۆیاقت کردەوە دیار نامێنێت یعنی وەکو گەچەکە نییە گەچەکە کاتتەندانرێت بە بۆرەک دانرێت لەسەر دیوارەکە کاتێ هەڵی کەنیتەوە هەم گەچەکە ژشکێ و هەم دیوارەکەش زۆر عیبارەکەات بەڵام ئەمە نا دیوارەکەش عیبار ناکە و خۆشی کە لێ بێتوانێت هیچ ناشکێت وەکو خۆی بەکارێنیتەوە ئەم مەوادە بە هیچ شێوەیەک نەوەڵا ئەوە ینی ئەمە 2 ساڵ و نیوە زیاتر لەم مەجاالە ئیشەکەین ئەم مەوادە بۆنی نییە بە هیچ شێوەیەک وە بە ئاو هیچ کاریگەریشی لێ ناکات نە ئاو ناشێ نەتەڕەشۆ لەسەر هەر دیوارێکەکە دەبێتوان ئەوانە هیچ کاریگەری نەبوو لەسەری نمونونێکماندانا و دوای توان تەسویری کەن کە خسمانتە ناو شوشەیەشی ئاوە حوزێکی ئاوە و ماسیشی تایە ئەین 6 مانگە و ماسی تایە و ئەگەر وەگەت بۆ نەزیانێکیە بێت زەرە لە ماسیەکایە یان بۆ نەگەر بە ئاو تێک بچێت و بۆن دەرکات ینی یەکسەر دەرەکەوێت لە ئەمە وەکو نمونەیە کار وەکو تێستێکی خۆمانە بۆ ماوادە ئەمە وادە کە ماوادێکە دروست کراوە لی هایدرۆکاربۆنە وەکو ماوادی سووتانەوە نییە بڵێ فلەیمە بڵە و گڕ بگرێ و کڵپە بگرێ وەکو ماوادیشی نەوتی زۆر مواد هەیە لە بازاڕە کە بەداخەوانە نیشان بەو شێوێن بەس ئەمەوەی نییە لە ڕەنگە بە گەرمی کاریگەری بێت ئەگە پلەی گەرمی چێتە 100 دەرەجەوە خۆتە زانی ینی زۆر هەموو ماوادێک بۆ تێگەچێت تەختەی عەرزیت هەیە دیوارە ئەو شتانی تری کە بەکارهێنرێت هەمووی ئەوە بەڵام ماوادێک نییە کڵپە بسێنێت لەمەوانێ گڕ بپەڕێتەوە بچێت بۆ پارچەکانی تری ماڵەکە و ئەوە ینی لە شوێنی خۆی لەوانەیە بۆ نەبەس تەسیری تێ بکا و تێک بچێت تەنها هەر ئەوەن دەبێت بەڵێ لێرە وەکو ناو شۆڕومی ڤێرا دیکۆریشن بەشێکمان هەیە تایبەتمان کردو بە عەرزی مەوادەکان ئەو مەوادانی کە هەمان ئایتمەکان کە خۆی لە خۆیانمە 3 ئایتممان هەیە ئیزارەیە لوڤەرە لەگەڵ تووڵی کلاسیکی ڤێرا دوای ئەوەی خەڵک سەیری مەوادەکانەکە بە نمونەی بەکارهاتووە بڵێن دیزاین و دیکۆری کە پێکراوە لەسەر دیوار ئەمانەی پیشانە دەین لە دوای ئەمانەکە بۆی دەرەکەم کەرەستانە مەوادانە جیاوازترن لەوەی کە لە بازاڕە هەن پاشان ڕوونکردنەوەی زیاتریان پێویستە بێت لە سەرمێزی بەڵێم کۆبوونەوە دانیشین لەگەڵ کڕیارەکانمان بۆیان زیاد ڕوونکردنەوەی زیاتریان نەینێ بە شێوازی کەتەلۆک و ئەو شاشەی کە هەمانە لێەوە ئەو دیکۆر و دیزاینانی کە بۆ شوێنەکانی ترمان کردوون بۆیان ڕوونەکەینەوانێ زانیاریان عینێ قیاساتیان شوێنەکەیان لێوەرەگرین سکێچی دەستیان زۆر جار بۆکەین بۆی تا ڕادەیەک تێبگەن ئەو تر داوای کە دیزاین ئەەکەن ئەو کاتە داوا لە بەشی دیزاینی خۆمانەکەین لە ئەندازیارە بەڕێزەکانوانی کە لە بواری دیزاینایی شەکەن ئەوان لەم بەشەیە کارەکەن بۆ ئەوەی کە دیزاینێکی گونجاو و پێشکەش بکەن ئینتیریۆر دیزاینەرن ئەمانە با بڵین بەیەکەوە تیمەکەمان دانیشن قساکەن ئەندازیاری جێبەجێکردن لەگەڵ ستافی جێبەجێکردنە هەموو قیاسات و تەفاسیلی ئیشەکە چیە و مەوادەکان چی بەکارهێنرێت و ئەو زانیارانی کە پێویستە ئەدرێ بە بواری جێبەجێکردن بەڵێن ستافی جێبەجێکردن پاشان دەرەچینە سەر پرۆژەکان. لە پاشەوەی کە زانیمان لە بازاڕەکانە با بڵێن کۆمەڵە کەرەستە هەیە کە لە وڵاتانی تر هەیە بەردەستە و لای خۆمان کەمتر بەردەستن ئەمە وەکو ڤێرا دیکۆریشن هەستاین بە دابینکردنی کۆمەڵێک کەرەستە یەکێک لەوانە کە
ئەمە زیاتر لە سێ بوارایشەکەینەوەنیش بواری ئەم ئیزارانەیە کە ئێستا لە وڵاتان زۆر بەکارێنرێت ئەم مۆدێلانە بەڵام لە بازارەکانی خۆمانە کەمتر بەردەستن بۆیە وەکو ڤێرا دیکۆرێشن ئەمەوادانەمان هێناوە براندێکن هەروەها لە تووڵەکانە بۆ تووڵی ژێرسەقف بۆ تووڵی دیوار ئەم مۆدلانەمان هەیە تاوان هەموو مۆدلەکانە مەوادانە هەمویان بۆ یاخەکرن بە هەر ڕەنگێک بتێوێت هەر جۆرە بۆ یاخیشی بکەی هیچ شکالێکی نییە توانێت بۆ یاخ بکرێت ئەمەوەکو گروپی یەکەم و گروپی دووەم گروپی سێمان ڕووپۆشی دیوارەکانن کە کۆمەڵێک مۆدلمان بەدەسە ئەمانە بە ڕەنگی ساجی و ڕەنگی کاڵ و تۆخیان هەیە وەروەها ڕەنگمان هەیە کە ئەتوانیت بۆ یاخ بکرێت هەر ڕەنگیشان لێبێ توانێت بۆ یاخ بکرێن بۆ لەو ڕەنگە سپیانە یان ئەمانە بۆ یاخکرێن وەکو نمونەی بەکارهێنراو کە کەسێکە سەردانمان بکە بۆی بتانێت بزانێت چۆن چۆنی دەرەچێت ئەمانەمان هەر ئامادەکرایی حازر دانراوە بۆی لەبەر چاویان ئابێت توان بە تەواتی بزان چۆن شوێنەکەیان دەرەچێت یان ئەو دیوارانە کە ڕەنگ کراوە بۆ